ئازیزانی کورسات نیوز سڵاوتان لە بە مزریان ڕەحمانم گرنگترین هەواڵا بوریەکانتان پێشکەشەکەم و سەرەتاش بە ناونیشانەکان دەست پێ یەکەم. زیاتر لە 50 ڕۆژە موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەیان وەرنەگرتووە و ئاسۆی ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغداد بە نادیاری ماوەتەوە. وەزارەتی دارایی ئامادەکاری بۆ لیستی موچەی مانگی حەوت دەکات. وەرزی ڕاوکردنی ماسی لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە و ماسی فرۆشانیش دەڵێن دابەشنەکردنی موچە کڕینی ماسی بۆنیوە کەم کردووەتەوە. قەبارەی بازرگانی ئێران و ئەمریکا بۆ نزمترین ئاست لە ماوەی 25 ساڵدا دابەزیوە و مانگی 4 هەناردەی ئێران بۆ ئەمریکا سفر بووە. غانا گەورەترین بەرهەمهێنەری کاکاو پێشبینی دەکات بەرهەمهێنانی لە 108 زیاد بکات، ئەوەش نرخی تۆنێک کاکاوی لە بازاڕە جیهانیەکان بۆ خوار 8,000 دۆلار دابەزاند. دووبارە سڵاوتان لەبێ. ماوەی زیاتر لە 50 ڕۆژە فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەیان وەرنەگرتووە و دۆخێکی دارایی خراپ بەڕێ ئەکەن و بازاڕەکانیش تووشی چەقبەستووی بوون و چاوەڕێ ئەکەن موچەخۆران موچەکانیان وەربگرن تا دووبارە جوڵە بکەوێتە بازاڕەکان. لە ئێستایا لیستی موچەی مانگەکانی 5 و 6 نێردراوە و وەزارەتی دارایی هەرێم داوای لا یەکە ئیداریەکان کردووە ئامادەکاری بۆ لیستی موچەی مانگی حەوت بکەن، بەڵام دیار نییە کەی گرێکوێرەی موچە ئەکرێتەوە و بەغداد و هەرێم لەسەر خاڵە ناکۆکەکانی نێوانیان لە بابەتی ڕادستکردنی داهاتی نەوتی و نانەوتی ڕێگەکەون بۆ ئەوەی هاوڵاتیانیش ئیتر لە دوودڵی و نیگەرانی ڕزگار ببن و چیتر خەمی دواکەوتنی موچەکانیان نەبێت و مانگانە بتوانن لە کاتی خۆیان موچە وەربگرن. لەم دۆخەیە گرنگە هاوڵاتیان و بە تایبەتی موچەخۆران ئەوانەی کە بۆ موچە پشت بە حکوومەت ئەبەستن ڕۆشنبیری داراییان هەبێ بۆی بتوانن داراییەکانیان و موچەکانیان کە وەرئەگرن بەڕێوبەرێکی دروستی بۆ بکەن کە هەتاوەکو کۆتایی مانگ ئەگەر کەمیش بێ بتوانن بژێوی ژیانیانی پێدابین بکەن و لەگەڵ دۆخەکەیە خۆیان بگونجێنن. بۆ باسوخواستی زیاتر دەربارەی دۆخی دارایی هاوڵاتیان و ئەوەی کە هاوڵاتیان بە تایبەت موچەخۆران چۆن ئەتوانن لەم دۆخەی ئێستایا خۆیان لەگەڵ بارودۆخەکە بگونجێنن، ئێمە میوانێکمان لەگەڵا لە هەڵەبجەوە ئەمانوێ قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین و لانی کەم ئێستاکە موچە دواکەوتووە و ئاسۆی ڕێکەوتنەکە هەتا ئێستا دیار نییە هاوڵاتیان بزان چۆن ئەتوان ئەگەر پارێکی کەمیشیان بەدەستەوە بێ ڕێکخستنێکی بۆ بکەن و بتوانن لانی کەم بژێوی ژیانیانی پێبەڕێ بکەن بۆ مەبەستش سەرکۆ یونس ئابووری ناس لەگەڵمان میوانە زۆر بەخێر هاتن کاک سەرکۆ پێمان بڵێن کە چۆن لە دۆخێکی ئاوایە تاک بە تایبەتی موچەخۆر یا کارمەندی کەرتی تایبەت داهات و خەرجیەکان ئەتوانە کۆنتڕۆڵ بکات. زۆر سپاس. ئەوەی ڕاستی بێت لە دۆخی ئاساییە تاک و خێزانەکان پێویستە ئەو پەڕێوەشاریان هەبێ بە تایبەتی و ئەو داهاتی کە دەستیان نەکەوێت داهاتە نەختینەکە بێ بە سەرچاوێکی سەرەکی بۆ بژێویان لە دۆخی ئاساییە پێویستە پلان هەبێ، بەڵام بەداخەوە تاکو و موچەخۆری هەرێمی کوردستان ئەو دۆخە هەمواری کە ئەمڕۆ بەسەر هەرێمی کوردستان و موچەخۆر هاتووە یعنی کات لەوە نەما بڵێ مانگانە ئێستا خۆتان نەزانەوە نزیکەی نزیک بوونێتەوە لە 70 ڕۆژ هێشتا موچەی مانگی 5 نەدراوە، یعنی کەواتە توانین بڵێن وەرزێک و موچەیەک تا ڕادەیەک بۆ شێوەیە. لەبەرەوە ئەو پلانی کەوا زانستی ئابووری و ئابووری خێزان باسێکە بۆی کەوا تۆ ئەگەر هات و موچەیەک و هەبوو موچەکە تا ڕادەیەک مەسەلەن جێگیر بێ، یان تا ڕادەیەکەوە کاتێکی بۆ دیانێت کە بتوانانی شتێک پلانێک مەسەلەن جۆرێک لە جۆرەکان خۆ بگونجێن لەگەڵ ئەو بارودۆخیکەوە گێتە پێشەوە، بەڵام بەداخەوە واردۆخی ئێستا هەیە ئەمە ناتوانین پلانێکی زانستی ئابووری بۆ ئابووری خێزانەکان مەسەلەن بڵێن بەو شێوەیە تەنانە خۆشمان کەوتنێت ناو بارودۆخێکەوە تووشی ئەو پەڕی ینی چۆن مەسەڵەن خێرایی داراییەکە ئابووری هەرێمی کوردستان گرتووە خێرایی دارایی تاکێک هەرێمی کوردستان گرتووە. لەبەرەوە هەرچەنان ڕێشوێن هەیە، بەڵام ئەوەی کەوا هەیە بۆ نمونە لە کوردەوە
ئێواری خۆمانە باسەکرێڵێ ئەوەنەی بەڕێکی خۆ پێ ڕاکێشە بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ئەسە بەڕەکەمان کورتی هێنا و لای هەنێک کەس ئەسڵ بەڕەکە لاوانە ژێر پێ دەرهێنرابێت لەم لایەنەوە تۆ چی ینی چۆن بتوانانی پێداویستەکانی خۆ دابینکەی مەجبوری چی بکەی بە کەمترین تێچوون بۆی بتوانانی هیچ نەبێ ئەو پێداویستانی ڕۆژانە بۆ تاکو و بۆ خێزانەکان هەتانە مەسەلەن هەیەی هەرتاکێک مەسەلەن جێبەجێی کا بەڵام ئەوەی کە هەیە بەداخەوە ئەم بارودۆخەوای کردووەکەوە هیچ پلانێکی زانستی ئابووری بۆ ئابووری خێزان بتەنە بۆ تاکێکیشکەوە مەسەلەن مەسئولیەتی لەسەرشان نەبێ ناتوانێت جێبەجێکە لە ڕووی بەکاربردنەوە لەم لایەنەوە بەدڵنیاییەوە موچەخۆرێکەوە ئەگەر لە ساسە ئەتیمادی لەسەر موچەکەی بێت بە دڵنیاییەوە لەم بارودۆخەکەوان نزیکەی 65 بۆ 70 ڕۆژە موچەی وەرنەگرتووە بە دڵنیای تووشی قەرز بووە قەرزیش نە یەک جارنە دوو جارنە لەوانەیە دو سێ جار لەوانەیە لە دو سێ شوێنیشەوە بەڵێ ئەمە ئەو پەڕی نەهامەتیە بارگرانیە قورسە کاریگەری کە قورسی کردە سەر مەسەن لانی دەرونی کۆمەڵایەتی بابەتەکانی کە زانستی ئابووری ڕەشوێنیدا ناوە بەڵام لە حاڵەتێکا کاتی باسی ڕەشوێنەکرێت کەوا ئەگەر هات موچەکە لە بە شێوەیەک لە شێوەکان جێگیری بەخۆی ببینە بەڵام کاتێک ئێمە هیچ ئاسوویەک دیار نییە بۆ ئێستش نەکەوە بۆ هەفتا ڕۆژێکەوە 65 ڕۆژێکەوە بەسەر چووە ئاسۆی داهاتویش لە بەرچاومانەنی ئایا بەچی شێوەیە بتوانین ئەو سیولەکەمی کە لە گیرفانمان ئەگەر ما بێتەوە یان ئەو سیولەی کە لە ئەنجامی قەرزەوە دەستمان کەوتۆ بتوانین چۆن جێبەجێکەین پێمان وایە قورس و گرانە هیچ پلانێک لەبەرەوە ناتوانین هیچ پلانێکی زانستی ئابووری بۆ تاکو خێزان جێبەجێ بکرێت. باشە کاک سەرکۆ وەکو ئێوەتان بەڕەکە وای لە هاتووە لە هەر لایەکەوە قاچ ڕاکێشی هەر لە بەڕەکە ئەچێتە دەرەوە لە بەرەوەی کە بەڕاستی ماوەیەکی زۆرە هاوڵاتیان موچیان وەرنەگرتووە بەڵام باسی قەرزکردنتان کرد بێگومان هاوڵاتێکی زۆر پەنای بردوتە بەر قەرزکردن. لەم بارودۆخەیە ینی لە کاتی قەرزکردنە چ ڕێنوێنیەکێ بۆ هاوڵاتیان لە بەرەوەی کە بە هەر حاڵ قەرزکردنیش دانەوەی ئەوێت و جاری وایە وای لێ دێ موچەی مانگەکەت کە وەرەگری هەرەوەندەیە بەشی دانەوەی قەرزەکان بکات لەم بارودۆخەیە چ ڕێنوێنیەکێ بۆ هاوڵاتیان لە کاتی قەرزکردنە چ پێشنیارێکتان هەیە بۆیان لە ڕاستەیە بەداخەوە کە بەردۆخەکەوای لە هاتووە ئێمە باسی بارودۆخێکین کەوای سەخۆن لە واقعەکە ئاژین ناچاری کەوات و مەسەلەن منی موچەخۆر ناچارم کە قەرزکەم پێویستە ئەو پەڕی پێداسیەکانی خۆم کەمەوە بۆ کەمتر لە نیوە بۆ ناتوانم مثلا ئەو پێداویستانی کە پێشتر کڕیمە بۆ هەفتە بۆ مان کەمی کەمە بۆ ڕۆژانە بۆی کەوا هیچ نەبێ بتوانم هەماوەی کەوا تاکو و ئایا کێشەکە چارەسەرکریانە بەڵام ئەوەی کەوا هەیە بەڵێ بڕێکی قەرز کردووە ئەو سیویلەی کە لە بەردەستمەوەی پێویستە پێداویستەکانی خۆم مثلا ڕیزبەندی بۆ کەم کامانە زۆر زەڕورن بۆ تاکو ئەندامانی خێزانەکە و خێزانەکە بە شێوەیەکی گشتی ئەو بخەمە پێشەوە بۆ نمونە خواردن و خواردەمەنیە طبعا لەم حاڵەتە بە هەموو شێوەیەک ناتوانانی ئێمە هیچ پێداویستێکی جلوبەرگ بکڕین بۆ ئەندامانی خێزانەکانەوە هیچ خۆمان بۆ مناڵەوە بابەتانێکە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە بۆ سیولەکەمی کە لە بەردەستایە پێویستە ئەو پێداویستانی کەوا ڕۆژانە زەڕورن کەوا پێویستە مثلا ناتوانانی وازی لێ بن خواردن و خواردەمەنیە نانە ئاوە بابەتەکانی کەیە هیچ ئەومە ناتوانین لەم حاڵەتە کرێ بۆ منە ئاو کارە با بابەتەکانی بین بەڵام ئەوی کەوا زۆر زەڕور بێ تاک بۆی بتوانێت تووشی قەرزایی زیاتر نەبێ هەرچۆنە بێ ڕایکێشێتە ئەو کاتێگاتە کاتێکەوە بەشک و چارەسەرێکی ئەو تۆ بدۆزێتەوە بۆ باردۆخە هەرچەند ئێمە لە حاڵەتە مەسەلەن دوو موچە قەرزارە حکوومەت هێریم کوردستانیان بەمانایەکی حکوومەت نەگیاوە ئەگەر موچەیەکیش بدە دڵنیایی ئەو موچەیەکە ڕوا بۆ قەرز یعنی ئەم لەولایەتیانە چونکە کاتەکە زۆر زۆرانی ئەمە جەژنیشی بەسەر هات پێداویستەکانمان لە جەژن خۆتان نەزانن تایبەتمەندی خۆی هەبوو کۆمێک زیاد بوو لەم لایەنەوە ئەو قەرزەی کە لە سەرشانمانە پێویستە بە شێوەیەک ئەو تۆ بتوانین کەمترین قەرزکەین جگەلەوە کە قەرزەکەشمان کرد بتوانین ئەو پێداویستانی کە بە برد زۆر گرنگن مەسەلەن خواردن و خواردنەوەی کە باسمان کرد پێداویستەکانی کە ئەسڵا بێوازی لێ بێنین ئەو جموجوڵانێکەوە پێش مەسەلەن خەیرانە ئەمانتوانی بیکەین مەسارەکانمان هاتوچۆ و سەردانی کردنەوە بابەتانە بە هیچ شێوەیەک نابێ مەسەلەن لەم حاڵەتە ناشتوانی مەسەلەن نە دەعوەت و داوەتکاری نەچوونە دەرەوەی مناڵەکان نە مەسەلەن جمعە و خەمیسەکە گەر هەبێ پیاسەیە شتێک بکەی بە هیچ شێوەیەک ناتوانین چونکە بۆ هەموو جوڵەیەک مەصرفە هەموو مەصرفێکیش پارەکە یەکەوێتە سەرشانی تۆ کاتە تۆ مەجبوری ئەو سیولەی کە لە بەردەستایە مەجبوری جاریشکە قەرزکەیتەوە کاتە بۆی کەوا توش جاریشکە دوو بار و سێ بارە تووشی قەرز نەبینەوە باشنی حەلەوەی کەوا بتوانین هەموو پێداویستەکانی خۆمان ڕیزبەندی بکەین لە ناو پێداویستەکانیش دوای ڕیزبەندیمان کرد بێن کەمترین تێچوون یعنی مقارنەکەین بە تایبەتی زۆر گرنگە لەم بارودۆخە منی موچەخۆری بەکاربەر بچمە بازاڕەوەکەوە ئەو پێداویستانی بۆ ڕۆژانەی خێزانەکەم پێویستمە بین لەو بکەمەوە کام دوکان و مارکێت کام شوێن کام مەحەلکەوە کوالیتەکەی تا ڕادێکیش باش بێ بەڵام بین لەم حاڵەتە ئەمە بە دوای نرخ بگەڕێن کەمترین نرخ بێ مقارنەکەین بۆی لەگەڵ نرخێکی کا بۆی بتوانێت ئەو پێداویستانە دابینکەین چونکە ناکرێت مەسەلەن بە شێوەیەکی تەرفیهی پێش قەیرانەکە خۆمان دیسان مەسەلەن بەردەوامی لەبەرەوە زۆر گرنگە تاک خێزانەوەی کە کەسانی کە بەرپرسیار لە سەرشانە بەو پەڕی هوریاییەوە بەو پەڕی مەسەلەن ئاگادیەوە ئاگیان لە خۆیان بێ ئەو پەڕی وشاری بەکاربێنن بۆی کەوا چونکە تەمەنەوە باسی کێکن باسی ئەو کەسانەیەکن کەوا احتیمادی کولیان لە ساسە لەسەر موچەیە هەندێک کەسمان هەیە خۆشبەختانە لەگەڵ موچەکەت
هەلێکی کاری هەیە کارێکی دەستکەوتو ئەتوانیوێتی شتێکی دەستکەوە بەڵام ئەو کەسانێکەوە بە پێداتەکانی حکوومەت زیاتر لە 1,200,000 کەس موچەخۆرە بەڵام لە ناو ئەمانە کۆمەڵی کەسمان هەیە بەرگرانەکان زیاتر ئەبێ بەتایبەتی موچەخۆر بێت و احتیمادی کولی و لە ساسە لەسەر ئەم موچە بێت و کرێچی بێت و کۆمەڵی تێچوون لەسەرشان بێ بەتایبەتی ئەمە بۆ ئەم کەسانە بەرگرانەکە زۆر قورسە بێ تحملکردن مثلەن تایبەتە ینی قورسە بێ بۆ شێوەیەکەوە هەیە بەداخەوە چ بکەینەوە ناچاری مەجبورینکەوە بەپێ ئەو پێداویستیە سەرێکیانێک زۆر زەڕوریانێکەوە ڕۆژانە تاک پێویستێتی خێزانەکە پێویستێتی لەو زیاتر مەصرف نەکرد. باشە کاک سەرکۆ سەرڕای ئەم بارودۆخەش کە ئەبینین موچەی حکوومەت چۆنا و چۆن دێ و موچەخۆران چۆن موچەکانیان وەرەگرن بەڵام لە هەر کوێیەکە هەلی دامەزراندن ببێت بێگومان هاوڵاتیان پێیان خۆشە و بەرەو پیری ئەچن. پێم خۆشە جەنابتان پێم بڵێن کە ینی خاڵە ئەرێنی و نەرێنیەکانی کارکردن لە کەرتی حکومی پشبەستن بە موچە چییە؟ تا پێش قەیراین 2014 کارکردن وەزیفە لە ناو کەرتی گشتی و حکوومەتە گرنتی بوو زەمان و تا ڕاتەیەک بەڵام بەداخۆ لە قەیراین دارایی 2014 و بارودۆخانەی کە بەسەر هەرێم و بەغا هات و دوای هاتنی داعش و باردۆخە سیاسیەکەوە عێراق و هەرێمی کوردستانی گرتەوە بە شێوەیەک لە شێوەکان کارکردن یان وەزیفە لە کەرتی گشتی کەرتی حکومیە ئەو گەرنتی جارانی نەما تێبینێکی ئێمە لە 2014 ساڵانە جگەلەوەی پاشەکەوت و لێبڕین و جگەلەوەی کەوا ساڵمان هەبوو دوێک دووسێ موچەیەکمان نەدراوە ینی گەرنتیەکە کەم بۆتەوە لەبەرەوە وردە واژ لێت بە شێوەیەک لە شێوەکان ئەوە تا ئێستا موچێ مەسەلەن 65 ڕۆژ تێپەڕی و موچەی مانگی 5 ماوە نەگرتو لە حاڵەتە هیچ گەرنتیەک نیە کەواتە لەم لایەنەوە لایەنی جاران پێش قەیرانەکە لە حاڵەتێکە ئاساییە تا ڕادێک زەمان هەبوو گەرنتی هەبوو بەڵام ئێستا بەداخەوەی زەمان و گەرنتیەک نییە کەوا ئێستا لایەنێکی نەرێنیە لەبەرەوە جاران مەسەلەن لە پێش 2000 و قەیرانداری 2014 زۆرێک لە خەڵکەکان کەرتی گشتیان وەلا ئەنا بۆی کەوا لە کەرتی تایبەتە مەسەلەن دەرفەتی کاریان هەیە بەڵام لایەن بیرکردنەوە لەو لایەن ئیجابی کەوا کەرتی گشتی تا ڕادێک زەمانەوەی حکوومەتە مەسەلە حەقەکە نافۆتێ ئەم واقع ئابوووریەک باردۆخە گابووری بەسەر هەرێمی کوردستان هاتووە ئەوەی سەرمان کەوا نەخێر ئەوە کەرتی گشتیشەوە حکوومەتی هەرێمی کوردستانشەوە حکوومەتە ناتوانێت مەسەلەن مافەکانی فەرمانبەر و موچەخۆر بدات لەبەرەوە ئەتوانین بڵێن ئەو دەرفەتەکاری کەوا جاران مەسەلەن ئەڕەقسە هەرچەندە ئێستا لەبەرەوەی کەوا بەداخەوە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لەبەر لاوازی کەرتی تایبەت توانین بڵین کەرتی تایبەتی هەرێمی کوردستان کەرتی تایبەتێکی جۆرێکە کەوا جیاواز لە کەرتی تایبەتەکانی کە بۆ مانایی کەوا مەسەلەن CV ناخوات خزمەتیە خوات بۆ مانایی کەوا برادری لە پێشتەوتەکە و کەسانی مەسەلەن CVێکی کارامایە هەیە لەم لایەنەوە تێبینیەکەن هەرچەندە جار لێرە و لێرە جارجار حکوومەتی هەرێمی کوردستان مەسەلەن دەرفەتی کار ڕخسێنێ ئەویش بە شێوەی گرێبەز کۆمەڵێکی زۆر چکە بۆ ئەو کەسانی کەوا بە پێی داتاکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەرچەندە لەوانەیە زانستیش نەبێ ڕێژەی بێکاری بەداخەوە لە ناو چینی گەنجانی خاوەن بڕوانامە بەرز بۆتەوە لە ساڵ 22-23 تەقەن ئەمە زیاتریش ئەگەر داتایەکی مەسەلەن ئەگەر توێژینەوەیکی زانستی ئەوتۆ بکرێت لەم لایەنەوە ینی منی تا کاتێکەوە دەرچوویەکی زانکۆ پەیمانگاکان هەر دەرفەتێک هەر هەلێکی کار لە هەر لایەنێکەوە بە کەرتی گشتی بێ کەرتی تایبەت بێ هەبێت مەجبورم بە هەر شێوەیەک بخۆمی پێ بگەێنم هەرچەندە لەوانەیەشە مەسەلەن احتیمالی وەرگرتنەکە لە سایەک بیان کەمتر بێ لەو شێوەیە لەبەرەوە جاران بەڵێ باش و بەڵام دوای قەیران و ئەو وەزعی بەسەر هەرێمی کوردستانە هاتووە ئێستا کەرتی گشتەکەی زەمانی نەماوە گەرانتی نەماوە ئەو باردۆخی ئەمڕۆ بەسەر موچەخۆران هاتووە واقع و شایەتە بۆ ئەم قسانەی ئێمە. باشە کاک سەرکۆ ئەوەی باسمان کرد باسی موچەخۆرانی هەرێمی کوردستان بوو بێگومان نەهاتنی موچە تەنها لەسەر بارودۆخی موچەخۆران سنووردار نابێت کاریگەری ئابووری گەورەش لە دوای خۆی بەجێهێڵێ جەنابتان باسێکی کاریگەریە ئابوووریەکانی نەهاتنی موچەمان بۆ بکەن بە گشتی لەسەر ئابووری و لەسەر کەرتەکانی تریش. 1,200,000 کەس موچەخۆرە ماگانە 960 ملیارد دینار تا تریلیۆنە دینارە هاتە دەستی ئەم کەسانەوە ئەمان ڕاستەخۆ چونە بازار و خواست و پێداویستەکانی خۆی نادابینە کردکەوە بازارە بژایەوە بژانەوەی بازار بۆ ماناوەیەکەوە ئابووری ئەجوڵە دوای ئەوە فرۆشیار و ئەو کەسانی کە بازرگان بوون کەلوپەلەکان بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەمارەکان باسێکن لە ساڵ 90 پێداویستەکانی ناخۆرە دەرهاوردەگەن کەواتە هەرچۆنە بێت جموجۆڵێکی بازرگانیمان هەیە بازرگانیەکە هاوردەمان زیاتر ئەوەش بەسلبی ئەشکێتەوە بەسەر ئابووری هەرێمی کوردستانە بەڵام هەرچۆنێک بێت کە جوڵە هەبووە لەم لایەنەوە دوکاندار و مارکێتەوە کەسانی کەەوە فرۆشیارن جارێکی کە داهاتیان دەسەکە بەم داهاتە ئەتوانن جارێکی کە ئەوان ئەو پێداویستانی کە پێویستیانە لە بازارەکە لە لای کەشەوە مەسەلەن خواسی تاک مەسەلەن کاتێکەوە دیێتەدی لە پێداویستەکانی دابینەکە لە ڕووی دەرونیەوە ئارامیەوە تەبعاً کاریگەری هەیە نەک مەسەلەن هەر بۆ خۆی بۆ ئەندامانی خێزانەکەی بە تایبەتی لەم کاتای ئێمە بەداخەوە ئەم باردۆخی کە توشمان بووە تا ڕادەیەک دەتوانین بڵێن لە دوای خۆشگوزەرانی تووشەم حاڵەتە بووین تەبعاً خراپترین باردۆخێکەوە لە قەیرانە تووش بێ ئەوەی کەوا ژیانکردن لە دوای مثلا لە خۆشگوزەرانی بڕێتە ناو قەیرانەوە بە دڵنیایی و کاریگەری دەرونی خراپی ئەبێت نەهاتنی موچەوای لێ دەسە مثلا گرەی دەرونی مثلا کێشەی کۆمەڵایەتی بەداخۆ ئەمانە سەر هەڵاچکە بۆ بەڕاستی بەداخۆ ئابووری هەرێمی کوردستان پێویستە بۆ موچەوە ینی مثلا هیچ دەرفەتێکی کاری کەمان نییە مثلا لەم لایەنەوە ئەگەر
کەسەکان هەوڵ بن بتوانن بڕۆن لە بازاڕە کارکەن بۆ نمونی موچەخۆریان سەدان کەسیکە موچەخۆر و فەرمانبەری حکوومەتی هەرێمی کوردستانن کاتێک کە موچەکانیان پێ نادرێ بیلەوەکەنەوە کارێ بکەن بەڵام کە ئەچنە بازاڕۆ دەرفەتی کارەکان تهدیدە دیاری کراوە کەمە دەگمەنە بەشناکە چکە بۆ ژمارەیەکی زۆری کەشمان هەیە بەدوای کارە ئاگەڕن لەبەرەوە دیسان جاریشکە ئەم گرێ دەرونیە ئەم حاڵەتە نائارامی کەوار بەسەر دەروون و مثلا تاکانی خێزانە هاتووە بە شێک لە شێوەکان ئەو پەڕی نائارامی دروستکەوە تەمەن ئەماگەر تۆڵ بکێشێ درێژە بکێشە بەداخەوە هیواداری شەڵەوان نەبێت بزانانی هیوادارین لە هەفتەی داهاتووە ئەم هەفتەیەکەوە کۆبوونی ئەنجومەنی وەزیرانی عێراق هیوادارین ئاسۆی بودرێتەوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشە ئەگەر تۆڵ بکێشە حتمما کێشەی سیاسی و کێ ئاژاوی ئەو بابەتانێکەوە هەیە بە تایبەتی تر ئەگەر ورد بینەوە یاسەر ئەم باردۆخانە بەردەوام بێت مثلا ئابووری بەم شێوەی ئیشکا بەداخەوە دیاردەی نەخوازراوی مثلا کۆمەڵایەتی جابوونی هاوسەران دیسان مثلا جاریش کە توانین بڵین دزی بابەتی گەندەڵی سەرهەڵەداتەوە چکە بۆ خەڵک ناچارە لە پێناوی بژێوی ژیانی خۆیان هەموو وەسیلەیەک هەموو کارێک بێتەوە طبعا دەرەنجامەکانی زۆر و قورس و گرانە بەڵام ئەوەی کە هەیە واقعی هەرێمی کوردستان دیارە بازاڕەکانی هەرێمی کوردستان ئەو پەڕی سیستی لاوازی ڕەنگی مردووی لێ نشتووەکەوە مثلا بە هیچ شێوەیەک لەی جارێک ئەگەر ئیجازە فەرمونون مقارنەیەکی بچوو بکەین لە بینی قەیرانی دارایی لە 2014 ئێستا پێم وایە ئەمەی ئێستا قورسە چونکە لەو سەردەما حکوومەتی هەرێمی کوردستان تا ڕادەیەک بەو داهاتێنەوەی کە ئیفرۆش داهاتێکی دەستەکەوت هەرچۆنێ بە باشەکەوت لێ بڕین جارجار مەسەلەن نەدانی موچەکە هەرچۆنێ باش بوو مەسەلەن بەڕەپارێک هاتنەوە بازاڕەکانی هەرێمی کوردستان و موچەخۆر دەستی کراوە تا ڕادەیەک بەپێی لە سنووریەکی داری کراوە بەڵام ئێستا هیچ ئەو ئاسوێشمان نییە کە ئەگەر نەوتی هەرێمی کوردستان مەسەلەن بفرۆشێ داهاتێکی دەستکە حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەک بێت بڕێ موچە با مەسەلەن بە موچەخۆرەکانی خۆیان جارێکی کە ئەمام بچنە بازاڕەوە ئەو دەورانە ئابووریکەوە لە بینی حکوومەت و کەسەکانە هەیە هاوڵاتیانە دروست بێتەوە جارێکی کە بازار بژێتەوە بەڵام ئەوەی کە ئێستا تێبینیەکەین بەداخەوە ئەو باردۆخە زۆر لەوە قورسەکەەوە مەسەلەن بیلەوە بکەینەوە کە چارەسەرێک هەبێ بۆ ئەوەی کەەوە بازار بجوڵێتەوە سپاس بەڵێ بێگومان نهاتنی موچەخۆرانی هەرێمی کوردستان تەنها هەر ئەوە نییە بڵین بابەتێکی داراییە پەیوەند بە موچەخۆرانەوە لێکەوتەی ئابووری گەورە و هەروەها لێکەوتەی کۆمەڵایەتی قۆڵیشی لێکەوێتەوە سپاس سەرکۆ یونس ئابووری ناسکە لە هەڵەبجەوە لەگەڵمان ئامادە بوون لێرە ئەمەوێ باسێک بکەم لە دۆخی دارایی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و باسێک بکەین بزانین ژمارەی موچەخۆرانی هەرێمی کوردستان چەندە باسێکی هێڵی هەژاری و هەروەها باسێکی داهات و خەرجی تاک بکەین لە هەرێمی کوردستان و کۆتوانی لێرە ببینین ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان بەپێی دوایین سەرژمێری گشتی کە ئەنجام درا 6,370,638 کەسە کە لەم ژمارەیە 1,152,000یان موچەخۆرن بێگومان ئەمانە ڕەنگە هەر کامێکیان بەڕێوەبەری خێزانێک بن بە نەهاتنی موچەی یەک لەمانە بێگومان کەسێک دوان و چەند کەسێکیش لەوانەیە بکەونە ژێر کاریگەری ئەو بارودۆخە داراییە قورسەوەکە ڕوبەڕووی ئەبنەوە داهاتی تاک لە هەرێمی کوردستان بەم شێوەیە بەپێی پارێزگاکان لە هەولێر تاکێک مانگانە 266,000 دیناری دەست دەکەوێت لە سلەیمانی بێگومان ئەمە بە تێکڕاییە و حتمما لەوە کەمتر و زیاتریش هەیە بەڵام ئەمە ئەوەیە کە بە تێکڕاوە ژمارەیەکی زیاتر لە هاوڵاتیان دەستیانەکەوێت داهاتی تاک لە سلەیمانی 259,000 دینارە لە دهۆک 175,000 دینارە و لە هەڵەبجەش 259,000 دینارە بە زانیاری زیاتر لەم بارەیەوە وەربگرین خەرجی مانگانەی تاک باسی داهاتمان کرد باسێکی خەرجیش بکەین لە هەولێر 323,000 دینارە لە سلەیمانی 300,000 دینارە لە دهۆک 266,000 دینار و لە هەڵەبجەش 300,000 دینارە ئەگەر بمانوێ باسی هەژاری بکەین لە هەرێمی کوردستان بە ڕێژەیی لە هەولێر ڕێژەی هەژاری 5.9 نزیکەی 106 لە سلەیمانی 107.9 لە سلەیمانی ڕێژەی هەژاریەکە زیاترە بەراورد بە هەولێر لە دهۆک بەراورد بە هەموو پارێزگاکان زیاترە 114.8 و لە هەڵەبجەش 107.9 هەڵەبجە و سلەیمانی بێگومان لە ڕاپرسیەکەیە لە بەیەکەوە یعنی حسابیان بۆ کراوە بۆیە ڕێژەی هەژاریەکەشیان یەک ڕێژە دیاری کراوە هێڵی هەژاری ئەگەر بمانوێت باسی بکەین لە هەرێمی کوردستان بۆ هەر تاکێک 137,000 دینارە بۆ خێزانێکی 5 کەسیش هێڵی هەژاری 685,000 دینارە واتە ئەگەر خێزانێک مانگانە کەمتر لە 685,000 دیناری دەست بکەوێت داهاتەکەی کەمتر بێت لەو ئاستا لە ژێر هێڵی هەژاریەوەیە بێگومان بە لە بەرچاوگرتنی ئەم قەیرانە کە لە ئێستاە هەیە هاوڵاتێکی زۆر شمولی
ئەو هێڵی هەژاری خوار هێڵی هەژاریاکەن هیوادارین کێشەی موچە بەزووی چارەسەر بێ و خاوەنی یەکەی نیشتە جێبوونیش لە هەرێمی کوردستان 170.1 چەند ڕێژەکە ڕێژەیەکی باشە بەڵام ئەبێ بەراوردی بکەین بە ژمارەی دانیشتوان و بەراوردێکی بکەین بە ئەو بارودۆخەداراییە کە هەیە لە 170کە ڕێژەیەکی معقولە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان خاوەنی خانی خۆیانن لانی کەم ناچارنین لەم بارودۆخەیە بیر لە کرێی مانگانەی خان و بکەنەوە. جیاواز لەم بابەتە باسێکی بەرهەمی خۆماڵی و ڕێکارەکانی پارێزگاریکردن و پشتگیریکردنیان بەرهەمانە بکەین. لە وەرزی پێگەیشتنی بەرهەمی ناوخۆیە کار بە ڕۆژمێری کشتتوکاڵی لە حکوومەتی هەرێمی کوردستانە کرد بۆ ئەوەی پشتگیری لە ساختکردنەوەی بەرهەمی ناوخۆی بکرێت لە ڕێگەی دانانی باج لەسەر بەرهەمی میوە و سەوزەی دەرەکی تەواوی ڕێنماییەکانی ناو ڕۆژمێری کشتتوکاڵی لە دەواازەی سنووری نێودەوڵەتی باشماخ کاراکراوە. جیاواز لە بابەتی ڕۆژمێری کشتتوکاڵیە چینە لای بابەتی ماسی و دۆخی سامانی ماسی لە هەرێمی کوردستان قەیرانی دارایی و دواکەوتنی موچە کاریگەری لەسەر بەرهەمی ماسیشە بۆ فرۆشتنی ماسی لە بازاڕە کەم کراوەتەوە. ئێستا نرخی 1 کیلۆ ماسی لە نێوان 7 بۆ 8,000 دینارە بەڵام کەم کەس ئەیکڕێت. پێشتر پێویستی سنووری پارێزگای سلێمانی بۆ ماسی ڕۆژانە نزیکەی 20 تۆن بوو بەڵام ئێستا وەک ماسی فرۆشەکان ئەڵێن ئەو ڕێژەیە بۆ زیاتر لە نیوە دابەزیوە و زیاتریش خواردنگەکان و ئەو کەسانە ماسی ئەکڕن کە خەڵکی ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق. بەرهەمی پرۆژەکانی بەخێوکردنی ماسین لە ناوخۆی هەرێمی کوردستان بازاڕی فرۆشتنیان سستە و کڕینیان کەم بووتەوە. ئەم شوێنە کە بە ماسی فرۆشەکانی بازاڕی ئەسحابەسپی لە سلێمانی بەناوبانگە پێشتر جمەی داهات لە کڕیاری ماسی بەڵام ئێستا کاریگەریەکانی قەیرانی دارایی و دواکەوتنی موچەوای کردووە ئێرەش بە چۆڵی دەربکەوێت. ڕۆژانە کەمەکەم معاش سابت بوو بازار بڵێن لە 185 بوو ئێستا لە 120 بۆ 25 ئەینە 160 فەرق کردووە 6 بۆ 65 فەرق کردووە. ماسی زەرورات نییە ئێستا عەدەدی ماسی دیاری ناکە بڵێن تۆڵێت جاران 400 کیلۆ فرۆشت بێ ئێستا 75 کیلۆ فرۆشتووە. نرخی کیلۆیەک ماسی لە نێوان 7 بۆ 8,000 دینارە و کڕیاریشی کەمە. پێشتر لە سنووری پارێزگای سلێمانیدا پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان بۆ بەکارهێنانی ماسی دەگەیشتە نزیکەی 20 تۆن بەڵام ئێستا وەک ماسی فرۆشەکان دەڵێن ئەو ڕێژەیە بۆ زیاتر لە نیوە دابەزیوە و زیاتریش خواردنگەکان و ئەو کەسانە ماسی دەکڕن کە هاوڵاتی ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقن و بەگەشت و سەردان هاتوونەتە هەرێمی کوردستان. ئەگەر ئێمە وەکو خۆمان ماسی فرۆش باسی خۆم بۆ بکەم کە لێرە دوکانی مفردی جملەمەیە جملەکان هین بە مەطعەمەکان ئەیتر ئەو مەطعەمەکان ئەزانی چیە لەیان نەکڕێ بەس ئەو مفردەی ئێمە تاک لێرە ئەیفرۆشین لە سا 90 برادرانی خواروی عێراق عەرەبەکانیان ئەیکڕن لە سادە کوردێک لەوانەیە لە 10 کەسا یەک کەس کورد نەبێت کە ماسێکی لێ بکڕێت. ئەوە لە من و تۆشا دیارە کە گیرفامان خاڵی بوو بەڕاستی ناتوانین ماسەکە بکڕین. کابرا سێرەکەی 4 سەرخێزانە ئەڕوا منیشتێکی حەوەزاریە کڕێ و ناتوانێت 20,000 باوە ماس. لە سلێمانی بۆ پڕکردنەوەی پێداویستی ناوخۆ بەڕێژەی زیاتر لە 190 پشت دەبەسترێت بە بەرەمی پرۆژەکانی بەخێوکردنی ماسی سنووری ناحی تەقتەق لە پارێزگای هەولێر و بەشەکەی دیکەشی لە ئێرانەوە هاوردە دەکرێت. ماسی فرۆشەکان دەڵێن ئەگەر ماسی تەقتەق بۆ پارێزگەکانی ناوەڕاست و باشووری عێراق هەناردە نەکرێت ئەوە دەتوانرێت لە ڕێگەی بەرهەمی ئەو پرۆژانەوە پێداویستی ناوخۆ بۆ بەرهەمی ماسی بەڕێژەی زیاتر لە 100% پڕ بکرێتەوە. ڕێبازی وە کورسات نیوز سلێمانی. با لێرە هەندە زانیاری دەربارەی سامانی ماسی و جۆرەکانی ماسی کە لە هەرێمی کوردستان بەخێو ئەکرێن قسەی زیاتر بکەین باسی پێویستی ناوخۆکەین دواتریش لەگەڵ میوانێک زیاتر باسی ئەم بابەتاکەین. ئێستا لە هەرێمی کوردستان 420 پرۆژەی ماسی هەیە کە بەرهەمی ساڵانەیان 3.5 هزار تۆنە. پێویستی ناوخۆ بۆ ماسی لە هەرێمی کوردستان 80,000 تۆنە کە ئەم پرۆژانە 6,000 هەلی کاریان ڕەخساندووە بۆ خۆی ژمارەیەکی
باشە پێچێگەر پەرەی زیاتریشی پێ بدرێ بتوانێت زیاتر سوچێک بگرێت لە بارودۆخی دارایی هاوڵاتیان. نرخی کیلۆیەک ماسیش لە هەرێمی کوردستان لە وەرزی قەدەغەکردن 8500 دینار بوو، دوای وەرزی قەدەغەکردن کە قەدەغە لەسەر ڕاوە ماسی لاچوو بۆ 7500 دیناردا بەزی نزیکەی 1000 دینار دابەزینی بەخۆیەوە بینیوەجا. ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی ماسی و سامانی ماسی لە هەرێمی کوردستان. وەکو باسم کرد ئەمانەیە بۆ ئەم بابەتە گفتوگویەکی زیاتر بکەین لەگەڵ میوانێک لێرە لە ستۆدیۆ کە سەلاح مەجید سەرۆکی کۆمەڵی گەشەپێدانی سامانی ماسی لە هەرێمی کوردستان لەگەڵمان ئامادەیە. با بزانین بارودۆخی سامانی ماسی لە هەرێمی کوردستان چۆنەکرێت زیاتر پەرە بەو بابەتە بدرێت. کاک سەلاح زۆر بەخێر هاتن. زۆر سپاس. سەرەتا با من بە بابەتی گۆڕانی کەشوهەوا دەست پێ بکەم. گۆڕانی کەشوهەوا ینی بابەتێکە کە لەسەر هەموو کەرتەکان بەبێ جیاوازی کاریگەری دروست کردووە. ئایا ئەم گۆڕانی کەشوهەوایە گۆڕانی ئاو هەوایە وە کەمبوونی ئاو لە هەرێمی کوردستان ینی کاریگەری هەبوو لەسەر سامانی ماسی؟ بەڵێ لە ڕاستیدا گۆڕانکاری کەشوهەوا و کەمبوونەوەی سەرچاوە ئاویەکان بەڵێ بە تاکید کاریگەرێکی زۆر خراپی هەیە لەسەر سامانی ماسی و بەروبوومی ماسی. بەگشتی سامانی ماسی لە هەرێمی کوردستان ئەکرێ بە دوو بەشەوە. بەشی یەکەمیان ماسیە خۆماڵیەکانن ئەوانەی کە لە چەم و ڕووبارەکان بە شێوازێکی سروشتی ئەژین و بەشی دووەمیان ئەو ماسیانن کە بە شێوازی بەخێوکردن لە پرۆژەکانی بەخێوکردنی ماسیە ئاژین. لە ڕاستیدا بەشی یەکەمیان کە ماسیە خۆماڵیەکانن ئەوانەی چەم و ڕووبارەکان کاریگەریەکی ئەو تۆی کردوتە سەر ئەم بەروبوومە گۆڕانکاری کەشوهەوا و کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاو. هەندێک چەم و ڕووبارمان هەیە لە ڕاستیدا وشکی کردووە، هەندێک گۆما و ماوەتەوە کە ئەمە کواڵیتی ئاوەکەی ئەوەندە خراپ بووە کە ڕێژەی ئۆکسجین دابەزیوە یان هەندێک موادی زیان بەخش لە ئەو گۆماوانەیە زیادی کردووە بۆی کەمبوونەوەی ئاوەکەوە وای لێ هاتووە کە بە کەڵکی بەخێوکردنی ماسی نایە بە هیچ شێوەیەک و لە زۆر بە شوێنیش بینیومانە لەو گۆماوانەیە. ئەم ماسیە سروشتیانە بەهۆی خراپی کواڵیتی ئاوەکە و دابەزینی ڕێژەی ئۆکسجینی تواوە لە ئاوەکەیە بەرەو مردن ئاچن یان لە زۆر شوێن ماسیەکان مردون. بەڵام ماسی بەخێوکردن کە بەشی دووەمە ئەوانی کە لە پرۆژەکانی بەخێوکردنی ماسیە بەخێوەکرێن ئەوە تا ئێستا باشە، هەنی بە تایبەتی ئەو پرۆژانی کە لەسەر زەی بچووکن بە سەرچاوی ئاوەکانیان باشە. سەرچاوی ئاوی زەی بچووک یەکێکە لەو سەرچاوانی کە بۆ بەخێوکردنی ماسی گونجاوە و لە دەریاچەی دوکان و دەریاچەی دەربەندیەکانیش پرۆژەی حەوزی هەڵواستراومان هەیە کە ماسی کاربیتیا بەخێوەکرێ هاوشێوەی حەوزە گڵاکان. کاک سەلاح پرسیارێکی ترکە هەیە ئەوەیە ڕاستە ینی سامانی ماسی لە هەرێمی کوردستان باشە، بەڵام ئەگەر بمانوێ باسی توانە و توانستەکەی هەرێمی کوردستان بکەین بۆ نمونە هەندێک جار کەرتێک لە وڵاتێک پەرەی لە شوێنێک پەرەی پێ ئەدرێ بەڵام توانای شوێنەکە زیاترە لەوەی کە ینی پەرەسەندنەکە کە بەخۆیەوە بینیوە. لە هەرێمی کوردستان توانا و توانستی هەرێم چۆنە بۆ پەرەپێدانی سامانی ماسی؟ بەڵێ لە هەرێمی کوردستان بە گشتی زەمینی لەبار ڕەخساوە بۆ بەخێوکردنی ماسی، جا حەوزە گڵەکان بێ یان حەوزی هەڵواستراوە بێ یان حەوزی کۆنکرێتی بێ لە ناوچە سارد و کوێستانیەکانەوەی کە تایبەتە بە ماسی تراوت. ئەو زەمینەیە گونجاو و لەبارە و خەڵکیش لەم سەڵانی ئاخیرە زیاتی گرنگی داوە بە بەخێوکردنی ماسی لە ناوچە جیاجیەکان لەو شوێنانەی کە سەرچاوی ئاوی باشی لێ لەو شوێنانەی کە زەوی باش لەبەر دەستە بۆ دروستکردنی حەوزی ماسی. خۆشبەختانە ئێستا ئەتوانین بڵین هەرێمی کوردستان لەسەر ئاستی عێراق لە پلەی یەکەم دێ لە بەخێوکردنی ماسیە بەراورد بە ناوچەکانی تری ناوەڕاست و خواروی عێراق. ئێمە لە ساڵانی پێشووە توانین بڵین چەند ساڵێک بەر لە ئێستا هەرێمی کوردستان لە پلەی سێما بوو لە بەخێوکردنی ماسیە، بەڵام ئێستا چۆتە پلەی یەکەم لەسەر ئاستی عێراق لەبەرەوەی پرۆژەکانی بەخێوکردنی ماسی لە شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق تێک دران کە سەرچاوی یەکەم بوو لە بەرهەمانی ماسیە لەبەرەوەی سەرچاوی ئاو کەمی کردبوو لەو ناوچانەوە پێویستیان بە ئاو بوو بۆ ئاودانی بەروبوومی کشت و کاڵی بە تایبەتی بەروبوومی کێڵگەیی کە ئەوان بە گرنگتری ئەزانن لە بەخێوکردنی ماسی لەبەرەوەی بەروبوومی کێڵگەی ئاسایشی خۆراک دابینەکە. وەلا ئێستادا ئەتوانین بڵین هەرێمی کوردستان لە پلەی یەکەم دێ لەسەر ئاستی عێراق لە بەرهێنانی ماسیدا بە تایبەتی ئەو بەشەی زەی بچووکە کەوێتە نێوان پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێر کە ڕۆژانە نەک بۆ پارێزگەکانی هەرێمی کوردستان بەڵکو بۆ پارێزگەکانی تری ناوەڕاست و خواروی عێراقیش
ماسی دابینەکە. واتە ئەم قسەی بەڕێستان بۆ معنایە کە ئێمە لە هەرێمی کوردستان لە بەرهەمهێنانی ماسی لە سامانی ماسی ئاستی خۆبژێویمان تێپەڕاندووە؟ لە ڕاستیدا بەڵێ ئێمە لە ئێستاە ئاستی خۆبژێویمان تێپەڕاندووە لەبەرەوەی ئەوەی کە لە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو تۆمار کراوە بەڕێستان لە ئامارەکەی باستان کرد 420 پرۆژەیە، بەڵام ئەوەی کە لای ئێمە لە کۆمەڵەکە تۆمار کراوە زیاتر لە 5,000 پرۆژەیە لە سەرتاسەری هەرێمی کوردستان. ئەو جیاوازیە بۆ چیە گەڕێتەوە کاک سەڵام؟ ڕاستیدا ئەو جیاوازیە بۆیە کە ئەوانی کە مۆڵەتیان وەرگتووە بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی کشت و کاڵ مۆڵەتیان وەرگتووە ژمارەیان 420 پرۆژەیە، بەڵام ئەوانەی کە بەدەر لە ڕێنمایەکان خەڵکێکە بۆ خۆی کە زەویەکی لەبەردەستایان سەرچاوێکی ئاوی باشی هەیە بۆ بەخێوکردنی ماسی بۆ خۆی ئەم پرۆژانەی دروست کردووە و بەدەر لە ڕێنمایەکان، بەڵام وەکو بەخێوکردن وەکەوەی کە پابند بن بە ڕێنمایەکانی بەخێوکردن هاوشێوەی ئەوانەی کە مۆڵەتیان هەیە ماسی بەخێوەکەن و هیچ کەم و کوڕیەک نییە لە بەخێوکردنە، لەبەرەوە ئەوانی شەر بە پرۆژەی بەخێوکردن داهانێ. ئەمە جیاواز لە هەموو بابەتێکی تر لەلایەکەوە زۆر دڵخۆشکەرە لەبەرەوەی کە ئێمە لێرە وتمان 400 پرۆژە 450 پرۆژە و 6,000 هەلی کار. ئەگەر بەم پێ بێ کە بەڕێستانەڵێن واتە ژمارە و کەسانە کە لە کەرتەکەیە کارەکەن و بۆ بە سەرچاوی داهات بۆیان زیاترە مەزەندە ئەکەن چەند مەزەندەکرێ بە نزیک بە زیاتر لە 80,000 هەلی کار، بە 80,000 هەلی کار زۆر زیاتر لەوەی کە بەڕێستان باستان کرد. واتە بە هەموو پرۆژەکان و زیاتر لە 80,000 هەلی کارەمە جێگەی دڵخۆشیە. کاک سەڵاح چ جۆرە ماسیەک لە هەرێمی کوردستان بەخێو ئەکرێت و بڵین زەمینەی بەخێوکردنی ماسی لە هەرێمی کوردستان بۆ کام جۆرانە زیاتر گونجاوە؟ ئەوەی لە هەرێمی کوردستانە بەخێوەکرێت لە حەوزە گەڵەکانە بە دەرەجەی یەکەم ماسی کۆمۆدکار بە ئەو ماسیەیە کە لە زۆربەی شوێنەکانی برژاندنی ماسی و ڕێستۆرانتەکانە بەردەستە. ئەوە ماسیەکە مەرغوبە لە تەواوی کوردستان و لە تەواوی عێراقا، بۆیە زۆربەی پرۆژەکانی بەخێوکردنی ماسی ئەم جۆرە ماسیە بەخێوەکەن کە بە ماسی کارب ناسراوە یان کۆمۆدکارب ناسراوە. چوار جۆری تری کاربیشەیە لە هەندێک پرۆژەیە، بەڵام زۆر بەکەمی ئەوانە هاوشێوەی کۆمۆدکاربەکەش بە تێکەڵاوی لەگەڵ کۆمۆدکاربە بەخێوەکرێویش وەکو بەڵام جۆری سلڤەر کارب یان گراس کارب یان بیکێت کارب یان میرۆڵ کارب، ئەمانش کە چوار جۆری کار بن هاوشان لەگەڵ کۆمۆدکاربە لە هەندێک حەوزا بەخێوەکرێ، بەڵام ڕێژەکان زۆر کەمە. ئەوەی زیاتر بەخێوەکرێ هەم لە حەوزی گڵە و لە حەوزی هەڵواسراویشە لە دەریاچەکانە ماسی کۆمۆدکاربە، لەبەرەوە ماسیە زۆر مەرغوبە لە بازاڕە. باشە ئەگەر کەسێک هاوڵاتیەک بۆ نمونە هەندێک کەرەستەی لەبەردەستایەوەکو زەویە کە ئاوێکی باشی هەبێ و بێوێ بیر لەوە بکاتەوە کە حەوزێکی بەخێوکردنی ماسی هەبێ بۆ خۆی، بۆ حەوزێکی مامناوەندی بەخێوکردنی ماسی پێویستە هاوڵاتی چەند سەرمایی بەدەستەوە بێت، چەندی پارە ئەوێت، نەگەورە و نەپچووک حەوزێکی مامناوەند. لە ڕاستیداوە ئەکەوێتە سەر ئەو پرۆژەیە کە دروستیەکە ڕوبەری ئەو پرۆژەیە کە دروستیەکە وە تۆپۆغرافی زەویەکەشی زەوی هەیە تەختە کولفەیەکی کەمی تێچێ بۆ دروستکردنی حەوزی ماسی، سەرچاوی ئاوەکەی لێوەی و نزیکە پێویستی بە سەرمایەکی زۆر نییە بۆ دروستکردنی حەوزی ماسی و ئێوە حەوزێکی بچووک دروستکە. ڕەنگە ئەگەر زەویەک تەخت بێت و سەرچاوی ئاوەکەی لێوە نزیک بێ دروستکردنی پرۆژیە یەک حەوزی یەک دۆنمی نزیکەی 4 بۆ 5 ملیۆن دیناری تێبچێ بۆ یەک دۆنم ئەگەر زەویەکەی تەخت بێت و سەرچاوی ئاوەکەی نزیک بێت لە پرۆژێکەوە لە حەوزەکەیەوە. بەڵام ئەگەر تۆپۆغرافی عەرزەکە بە شێوەیەک بێ کە بەرز و نزمی تێدا بێ و سەرچاوی ئاوەکەوە دوور بێ بۆ یەک دۆنم ڕەنگە زیاتر لە 10 ملیۆنی تێبچێت. باشە کە کەسێک وە بەرهێنانەکە لە کارێکە بێگومان ئەوەی ئەولەویەتەوە بۆی وە بۆی زۆر گرنگە ئەوەیە کە کەیەکەوێتە سەر قازانج کە یەتوانێت پارەی لێ بەدەست بهێنێ. ئەگەر کەسێک دەست بکا بە وە بەرهێنان لە پرۆژەی دروستکردنی ماسی چەند ئەخایەنێت چەند مانگی پێچێت تا بکەوێتە سەر قازانج و پارەی دەستکەوێت؟ لە ڕاستیدا سۆری سەرمایە لە پرۆژەی بەخێوکردنی ماسیە دوور و درێژە، ینی بەراورد بە پرۆژەکانی تری سامانی ئاژەڵ با بڵێن بەراورد بە پرۆژەیەکی پەلەوەری کە لە 50-60 ڕۆژە بەرهەمەکەی بەرهەمێنێت و با بڵێنی خاتە بازاڕەوە. بەڵام لە ماسیە هەندێک جار 7 مانگ 8 مانگی پێچێت تا ئەم بەرهەمە پێیەگا. ڕاستیدا لە هەرێمی کوردستان ئەگەر بدەوێت ماسی بەرهەم بێنی بۆ وەزنەی کە لە بازارە مەرغوبە با بڵێن 2 بۆ 3 کیلۆیە لە ساڵێکە ئەتوانی یەک وەجبە ماسی بەخێوەکەی، لەبەرەوە بە درێژایی ساڵەکە ناتوانانی 2 وەجبە بەخێوەکەی با بڵێن 7 مانگ
تا 8 مانگی پێچێت تاوکو ئەگاتە سەر و 2 چیلۆ یان 2 چیلۆ نیو زیاتر کە لە بازارە مەرغوبە و ئەو 3-4 مانگەی تر ئەم ماسیە چێتە قۆناغی سەربوونەوە ئانی توانای گەورەبوونی نییە لە گەشە ڕاوەستێ بە تایبەتی لە وەرزی زستانە با بڵێن کۆتا مانگی وەرزی پاییز هەتاوەکو 3 مانگی وەرزی زستانیش تا سەرەتای مانگی بەهار دەزەکاتەوە بە گەشە لەبەرەوە لە گەشە ڕاوەستێ بۆیە لە ساڵێکە پرۆژەکان ئەتوانن یەک وەج بە ماسی بەرهەم بهێنن. کاک سەڵاح باسیەوەتان کردوتان بە تایبەتی و پرۆژانە کە لەسەر زەی بچووکن بە ئاسانی ئەتوانن ماسیەکانیان بە پارێزگاکانی تری عێراق بفرۆشن. بارودۆخی ساختکردنەوەی بەرهەمی ماسی چۆنە لە هەرێمی کوردستان چ لە ناوخۆ و چ بۆ هەناردەکردنی بۆ پارێزگاکانی تری عێراق ئاسانکاریتان بۆ کراوە؟ لە ڕاستیدا لە با بڵین لە مانگێک پێش لێ ئێستا باش بوو ینی بەرهێنانی ماسی ئەمە لە ئاستی خۆبژێویان وە ساختکردنەوەی بەروبوومی خاوەن پرۆژەکان تا ڕادەیەک باش بوو ئەوە نزیکەی مانگێکە بێ نرخەکە دابەزیوە خواست لەسەر کڕینی ماسی کەمی کردووە لەبەر ئەو بارودۆخە ئابوورێکی ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە ئانی کە دارایی خەڵک باش نییە و خەڵک ناتوانێت با بڵێن 1000 بدا بە چیلۆیە گۆشتی ماسی بۆیە خواست لەسەر کڕینی گۆشتی ماسی کەمی کردووە هەرچەندە ئێمە لە ساڵانی پێشووە با بڵێن یان چەرمانگی پێشووتریش ئەو بڕێکە هاتە سنووری پارێزگای سلێمانیەوە هەندێک جار لە نزیکە بۆ لە 25 لە ڕۆژێکە ئێستا نزیکەی 10-12 تەنە ناچێتە 13-14 تەن لە ڕۆژێکە لەبەرەوە بڕەکە ئەتوانم بڵم لە 150 کەمی کردووە لەگەڵ ئەوەشدا نرخ دابەزیوە خۆی لە زانستی ئابوووریە ئەگەر بڕێک کەم بوو بڕی بەرهێمێنان کەم بوو ئەبێ خواست لەسەری زیاد بکە بەڵام لەم حاڵەتە پێچەوانەیە لەبەرەوە هەم بڕەکەش کەمیەتە بازارەوە بەڵام خواست لەسەری کەمە نرخەکەش دابەزیوە. ئێوە سەرۆکی کۆمەڵەی گەشەپێدانی سامانی ماسین لە هەرێمی کوردستان ئەمێ بزانم ئەگەر سامانی ماسی و بەخێوکردنی ماسی لە هەرێمی کوردستان لە ئاستی پلاندانانی بەرزا پلانی بۆ دابنرێت و لە ئاستێکی باشە گەشەی پێ بدرێت ئەتوانێت وەکو سەرچاوەیەکی گرنگی نانەوتی داهاتی هەبێ بۆ هەرێمی کوردستان ئەو تواناییەمان هەیە لە هەرێمی کوردستان؟ بەڵێ ئەتوانرێ ئەگەر پرۆژەکانی بەخێوکردنی ماسی ئەوانەی کە خاوەنی پرۆژەی بەخێوکردنی ماسی هاوکاری بکرێن لە پێدانی پەنجە ماسی تەندروست لە پێدانی ئالیکی باش لە سەرچاوی باشەوە بێت لە پێدانی قەرزی کوشت و کاڵی بۆی پرۆژەکانیان فراوان بکەن ئێمە هەندێک خاوەن پرۆژەمان هەیە با بڵین شوێنی 20 دۆنم حوزی ماسی هەیە بەڵام 10 دۆنمی کردووە لەبەرەوەی داهات پارێکی وای لەبەردەستان نییە کە بتوانێت هەموو زەویەکەی بکاتە حوزی ماسی بۆیە ئەگەر بکرێ هاوکاری خاوەن پرۆژەکانی بەخێوکردنی ماسی بکرێ لە ڕاستیدا سامانی ماسی چەند قاتی کە زیاد دەکات لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی وەکو پێشتر باسم کرد زمینەی باش ڕەخساوە بۆ گەشەی ئەم کردە لە هەرێمی کوردستان. سپاس سەڵاح مەجید سەرۆکی کۆمەڵی گەشەپێدانی سامانی ماسی لە هەرێمی کوردستان سپاس کە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادە بوون. جیاواز لە بابەتی ماسی بە گوێرەی دوایین راپۆرتی فەرمانگەی ئاماری ئەمریکا مانگی چواری ئەم ساڵ ئەمریکا 1,300,000 دۆلار کاڵای بۆ ئێران هەناردە کردووە و لە بەرامبەریشدا ئێران هیچ هەناردەیەکی نەبووە بۆ ئەو وڵاتە ئەوەش کەمترین ئاستی بازرگانیە لە نێوان ئێران و ئەمریکادا لە ماوەی 25 ساڵی ڕابردوو. پەیوەندی بازرگانی ئێران و ئەمریکا لە ماوەی نیو سەدەی ڕابردووە هەوراز و نشێوی زۆری بەخۆیەوە بینیوە و کەوتووەتە ژێر کاریگەری ناسەقامگیریە سیاسیەکان و سزا ئابووریە نێودەوڵەتیەکان. پێش شۆڕشی ئیسلامی پەیوەندی بازرگانی نێوانیان زۆر پتە بوو. ئەمریکا هاوردەکاری سەرەکی نەوتی ئێران بوو بەڵام دوای ساڵی 1970 پەیوەندیەکانیان بەردەوام دابەزینی تۆمار کردووە و لە هەندێک گوێزگەدا ئەکرێ بڵین سفریش بووەتەوە. لەلایەکی دیکەوە سزاکانی ئەمریکا بازرگانی ئێرانی لە کەرتەکانی نەوت تەکنەلۆژیا و خزمەتگوزاریە داراییەکان سنووردار کردووە هەرچەندە هەندێک بەرهەمی پەیوەندیدار بە مافی مرۆڤەوە لەوانە دەرمان و کەرستەی پزیشکی لە دەرەوەی سزاکانن بەڵام بەهۆیەوەی سزاکان مامەڵەی نێودەوڵەتی بۆ ئێران قورس کردووە ئاستی مامەڵەکان زۆر کەمن و لە ئاست پێویستانی.
با لێرەیە باسێکی بازرگانی نێوان ئێران و ئەمریکا بکەین لەبەرەوەی کە ئەوەی بیستومانە لە ئێران و ئەمریکا ئەو ناسەقامگیری و ناکۆکیە سیاسیە کە بەردەوام هەیەە بەڵام ئەبینین کە بە درێژایی ئەم چەند ساڵە بە درێژایی ئەم 40 ساڵە بەردەوام ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان ئەو دوو وڵاتەیە هەر هەبووە هەرچەند زۆر کەم بووە وەکووتم وەک پێویست نەبووە بگرا زۆر کەمتر لە پێویستیش بووە لە ڕیزبەندیەکانی کۆتایی هاوبەشی بازرگانین پێکەوە بەڵام دیسانەوە هەر ئاڵوگۆڕێکی بازرگانی لە نێوانیانە هەبووە وەکو لە هەواڵەکەشا باسم کرد ئەو ئاڵوگۆڕی بازرگانیە بۆ کەمترین ئاست لە ماوەی 25 ساڵی ڕابردووە دابەزیەوە مانگی نیسان مانگی 4 قەبارەی بازرگانیەکەیان 1.3 ملیۆن دۆلار بووە کە خۆی قەبارەکە کەمە بەڵام ئەم قەبارەیەش هەمووی هەناردەی ئەمریکا بووە بۆ ئێران کۆی 1.3 ملیۆن دۆلارەکە ئەمریکا بۆ ئێرانی ناردووە ئێران هیچ هەناردەیەکی نەبووە بۆ ئەمریکا ئەمەش هەمووی دەرمان و کەرەستەی پزیشکی و ئەو بەرهەمانە ئەگرێتەوە کە لە دەرەوەی سزاکانن و بەکارهێنانیان پەیوەندی بە مافی مرۆڤ و پێویستە سەرەتایەکانی ئێران هەیە پێنجمانگی سەرەتای ئەم ساڵیش قەبارەی بازرگانی نێوان ئێران و ئەمریکا 13.8 ملیۆن دۆلار بووە با زانیاری زیاتر وەربگرین بەڵێ بەرزترین و نزمترین ئاستی بازرگانی نێوان ئێران و ئەمریکا بەم شێوەیە بۆ ساڵی 1996 زۆر جیاواز بووە لەبەرەوەی کە تەنها لە 2 مانگە ئەمریکا 200,000 دۆلار تەنها 200,000 دۆلار کاڵای بۆ ئێران هەناردە کردووە بەڵام مانگەکانی تر هیچ ئاڵوگۆڕێکی بازرگانی ڕووی نەداوە ئەو 2 مانگە ئەمریکا هەناردەی هەبووە ئێران سفر بووە مانگەکانی تر ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوانیانە سفر بووە هیچ لایەکیان هەناردەی نەبوو بۆ وڵاتەکەی تر زۆرترین بازرگانی هەڵبەتە لە دوای شۆڕشی ئیسلامی ئێرانەوە 1.7 ملیار دۆلار بووە کە هەناردەی ئێران بۆ ئەمریکا 1.6 ملیار دۆلار بۆ زۆرتری هەناردەی ئێران بوو بۆ ئەمریکا باسی شەکەین کە ئێران چی ناردووە بۆ ئەمریکا و هەناردەی ئەمریکاش تەنها 100,000 دۆلار بووە با زانیاری زیاتر وەربگرین بزانێکین کە ساڵی 2024 بازرگانیەکە بە شێوەیەک بۆ قەبارەی بازرگانی لە ساڵی 2024 واتە ساڵی ڕابردوو 97 ملیۆن دۆلار بووە دیسانەوە ئاستێکی زۆر کەم بووە و کورتێنانی بازرگانیەکەشیان 84.6 ملیۆن دۆلار بووە واتە بڕی هەرە زۆرەکەی هەناردەی ئەمریکا بۆ ئێران دەرمان و کەرەستەی پزیشکی و کەمتریشی واتە 6.2 ملیۆن دۆلاریشی لە ئێرانەوە بۆ ئەمریکا هەناردەکراوە جا ئەو بەرهەمانە چین وتمان ئێران بۆ ئەمریکا و بە پێچەوانەوە هەناردەی ئەکەن بۆ وڵاتانە هەناردەی ئێران بۆ ئەمریکا فەرش و ڕاخەر و کتێبە فەرشی ئێرانی بەناوبانگە و ئەمە سەرەکیترین هەناردەی ئێران بووە لەو قەبارەکە مەشاکە هەناردەی کردووە بۆ ئەمریکا و بێگومان هەندێک جار فستق و هەندێک بەرهەمی تریشتیا بۆ بەڵام بە زۆری ئەم سێ بەرهەمە بوون و هەناردەی ئەمریکاش بۆ ئێران بریتی بووە لە دەرمان و کەڵوپەلی پزیشکی بەرهەمەکانی تر هەمووی قەدەغیان لەسەر بۆ بەهۆی سزاکان و نەیانتوانیوە هەناردەی بکەن و بازرگانی پێ بکەن بازرگانی ئێران لەگەڵ ئەمریکا ئەگەر بمانەوە باسی بکەین ئەبینین کە قەبارەکەی زۆر کەمە بەڵام بەو کەمیەشەوە دیسان ئاڵوگۆڕی بەسەرا هاتووە زیاترین قەبارەی بازرگانی پێش ساڵی 1970 یان بە دیاریکراوی ساڵی 1970 و پێش شۆڕشی ئیسلامی بووە کە هاوردەی ئێران لە ئەمریکاوە 3 ملیار و 700 ملیۆن دۆلار بووە و هەناردەشی بۆ ئەمریکا 2 ملیار و 900 ملیۆن دۆلار بووە بەڵام ساڵەکانی تر هەندێک ناسەقامگیری بخۆی و بینیوە قەبارەکەی یەکجار کەم بووە ساڵی 1985 ئێران لە ئەمریکاوە 73 ملیۆن دۆلاری هاوردە کردووە و 725 ملیۆن دۆلاریشی هەناردە کردووە 1992 هاوردەکەی هەندێک بەرز بۆتەوە 747 ملیۆن دۆلار بەڵام هەناردەکەی یەکجار کەم بووە وەکو ئەتوانین لێرە لە چارتەکە بیبینین بەردەوام ئەم بڕە هەروە بەکەمی ماوەتەوە ساڵی 2020 بڕی هاوردەی ئێران لە ئەمریکاوە 36 ملیۆن دۆلار و هەناردەکەشی 3.9 ملیۆن دۆلار بووە بۆ ئەو وڵاتە ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی بازرگانی ئێران و ئەمریکا و ئەو ئاڵوگۆڕی بازرگانیە کە لە نێوان ئەو دوو وڵاتەیە هەبووە بەڵام جیاواز لە بابەتی بازرگانی
نێوان ئێران و ئەمریکا و کەوتمان سەرڕای هەموو ناکۆکیەکان کە لە نێوان ئەو دوو وڵاتەیە هەبووەمێ باسێکی پیشەسازی شکلاتەتان بۆ بکەم. غانا گەورەترین بەرهەمهێنەری کاکاو پێشبینیە کات بەرهەمهێنانی لە 108 زیاد بکات، ئەوەش نرخی تۆنێک کاکاوی لە بازاڕە جیهانیەکان بۆ خوار 8,000 دلار دابەزاندووە. سەرڕای ئەوەی ماوەی ساڵی ڕابردوو نرخی کاکاو بەردەوام لە بەرزبوونەوەیە بوو کە مادەی سەرەکی دروستکردنی شکلاتەیە، بەڵام ساڵی ڕابردوو وڵاتانی جیهان زیاتر لە 43 ملیار و 600 میلیۆن دلار شکلاتەیان هاوردە کردووە. ساڵانە 7 بۆ 8 میلیۆن تۆن شکلاتە لە جیهانە بەرهەم دێت. ئابووری ناسان پێیان وایە پیشەسازیەکە تەنها بریتی نیە لە بەرهەمهێنان، بەڵکو خۆناغی کشت و کاڵ و چاندنی کاکاو لە خۆ ئەگرێت هەتا پرۆسسکردن و پاکێجینگ و هەناردا. هەر کام لەم قۆناغانە ڕۆڵێکی گرنگە گەڕن لە زنجیرەی دابینکردنی جیهانی بەرهەمەکە و ملیۆنان کەسیش لە قۆناغە جیاوازەکانە کارەکەن کە ڕۆڵێکی گرنگی هەیە لە ڕەخساندنی هەلی کار و گەشەی ئابووری. بە گوێرەی راپۆرتە جیهانیەکان وڵاتانی ئەمریکا و ئەوروپا گەورەترین بەرهەمهێنەرانی شکڵاتن کە بەهۆی هەبوونی سەرچاوی پێویست و تەکنەلۆژیای پێشکەوتو پشکێکی بەرچاویان لە هەناردەی جیهان بۆ خۆیان داگیر کردووە. تەنها 5 وڵات نزیکەی 2 لەسەر 5 شکڵاتەی جیهان هەناردە ئەکەن و هاوردەی وڵاتانی جیهانیش بەگشتی لە ماوەی 2023 بۆ 2024 بەرزبوونەوەی تۆمار کردووە، جگە لە رووسیا کە بە ڕێژەی لە 14 12.4 دابەزینی بەخۆیەوە بینیوە. لێرە باسێکی شکلاتاکەین بزانین کام وڵاتانە گەورەترین بەرهەمهێنەرن و کامانە زیاترین هاوردەیان کردو. بێگومان باسێکی عێراقیژەکەین کە بزانین لە کام وڵاتانەوە زیاتر هاوردە ئەکات. بەرهەمهێنان ساڵانە 7 بۆ 8 میلیۆن تۆنە بەهای بازاڕی ساڵی 2024 137 میلیۆن دلار بۆ 145 میلیارد دلار بووە. بەرهەمهێنەرانیش گەورەترین بەرهەمهێنەران بریتین لەم وڵاتانە سەرەتا ئەڵمانیا کە 3 میلیۆن و 100 هزار تۆن ساڵانە بەرهەم ئەهێنێت، ئەمریکا 950 هزار تۆن بەرهەم ئەهێنێت و هەروەها سویسرا کە 200 هزار تۆن بەرهەم ئەهێنێت، بەلجیکا 650 هزار تۆن و هەروەها فەڕەنساش کە 440 هزار تۆن ساڵانە بەرهەم ئەهێنێت. باسی گەورەترین هاوردەکاران ئەگەر بکەین، گەورەترین کۆمپانیاکان سەرەتا کۆمپانیای مارس، فرێرۆ، هەروەها کۆمپانیای مۆندێلیس، کۆمپانیای نێسلەی کە ئەم کۆمپانیای خۆمان لە هەرێمی کوردستان بە کۆمپانیای نەستەلە ئەیناسین و هەروەها کۆمپانیای هێرشی، ئەمانە گەورەترین بەرهەمهێنەرانی شکڵاتن لەسەر ئاستی جیهان. باسی هاوردەش ئەگەر بمانەوێ باسی هاوردە بکەین لەسەر ئاستی جیهان ساڵی 2024 43.6 میلیارد دلار لە وڵاتانی جیهانەوە هاوردە کراوە، لە 13.7 بەرز بووەتەوە. ساڵی 2023 37.6 میلیارد دلار هاوردە کراوە، لە 15.8 بەرز بووەتەوە. ساڵی 2022 31.9 میلیارد دلار هاوردە کراوە. ساڵ لەگەڵ ساڵ هاوردەی شکڵاتە لە وڵاتانی جیهان و خواست لەسەر ئەم بەرهەمە بەرزبوونەوەی تۆمار کردووە. ئەگەر بەپێی کشوەرەکان باسی هاوردە بکەین، لە ئەوروپا لە 161.6 زیاتر لە نیوەی شکڵاتەی جیهان هاوردە ئەکرێت، لە ئاسیا 16.4 لە 116.4 هەروەها لە ئەمریکای باکوور 116، ئەمریکای لاتین 102.6 شکڵاتەی جیهان هاورداکە، وڵاتانی ئۆقیانوسیا کە لە 101.8 و وڵاتانی ئەفریقاش لە 101.6 شکڵاتەی جیهان هاوردە ئەکەن بۆ وڵاتەکانیانەوە پشکی کشوەرەکانە لە هاوردە شکڵاتە لەسەر ئاستی جیهان. بە زانیاری زیاتر وەربگرین بزانین گرنگترین هاوردەکاران بە پێی وڵات کامانن. زیاتر لە 141 شکڵاتەی جیهان لە ڕێگەی لەلایەن ئەم 5 وڵاتەوە هاوردە ئەکرێ. ئەمریکا 4.9 میلیارد دلار لە ساڵێکە هاوردە ئەکات، لە 111 هاوردەی جیهان بۆ خۆی تەرخانەکات. هەروەها ئەڵمانیا لە 107 هاوردەی جیهان لە خۆ ئەگرێت 3.75 میلیارد دلار هاوردە ئەکات. دوای ئەو بەریتانیایە کە 3.6 میلیارد دلار ساڵانە هاوردە ئەکات، لە 106.7 هاوردەی جیهان بۆ بەریتانیایە. لە دوای بەریتانیا فەڕەنسا دەکات 3.4 میلیارد دلار هاوردە ئەکات و لە 106.3
شکلاتی جیهان هاوردە ئەکات و لە کۆتاییشە هۆڵندایە کە 22.2 میلیارد دلار هاورداکە لە سەدا چواری هاوردەی جیهان بۆ خۆی تەرخانەکات بە پێی گەشە، بەڵام ئەم وڵاتانە زیاترین گەشەیان تۆمار کردووە بۆ خواست لەسەر ئەو بەرهەمە سەرەتا بەلجیکایە کە لە سەدا 31.7 لە ساڵی ڕابردووە خواست و هاوردەی بەرز بووەتەوە، دوای ئەو فەڕەنسا لە سەدا 24 بەرزبوونەوەی تۆمار کردووە، ئەڵمانیا لە سەدا 22.4 بەرز بووەتەوە، لە کۆتاییشە ئەمریکا لە ڕیزبەندی چوارەمایە بە لە سەدا 21.6. هەروەها باسی هاوردەی عێراقی ژەگەر بکەین، عێراق لە سێ وڵاتی تورکیا و ئیمارات و هەروەها یەکێتی ئەوروپاوە شکلاتە هاورداکە لە تورکیا سەدا 12.7 ببوورن لە ڕێژەی سەدینیە 12.7 هزار تۆن، لە ئیماراتەوە 1.9 هزار تۆن و لە یەکێتی ئەوروپاشەوە 1.2 هزار تۆن شکلاتە ساڵانە هاوردە ئەکات. جا لە باسی ئەم بەرهەمە شیرینە کە بێگومان خواستێکی زۆری لەسەر لە وڵاتانی جیهان لەسەر ئاستی وڵاتانی جیهانە مەشکۆتایی بە گەشتی هەواڵابووریەکانمانەهێنین بە یارمەتی هاوکارانم هەواڵابووریەکانم پێشکەشکردن هەر شاد.